خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. پێشەوەی ئێمە بینە خزمەت ئێوە لەگەڵ میوانەکەم باسی جوانی کوردستان و سروشتی کوردستانمانە کرد. ئەگەر سیاسیەکان و حکومڕان و دەسەڵاتی هەرێمی کوردستان خزمەتی ئەم بەهەشتە بکە کە خوا بە خەڵکی کوردستانی داوە، تۆ بڵێ کەسمان دڵمان بشێ و نیگەران بین، چی بکەین بۆ ئەوەی دڵی هاونیشتیمانیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان نیگەران نەبێت. زۆر باسی نیگەرانیەکان کێشە و گرفت و قەیران و کەم و کوڕیەکانمان کردووە. چارەسەرەکان چییە؟ یەکێتی و پارتی لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدان بۆ ئەوەی کە بە خوێن و بە ئارەق و مادووبوونی خەڵکی تێکۆشەر بەدی هاتووە بیپارێزن و بگاتە شوێنێک کە گەنجێک یاخود پیرێک یاخود پێشمەرگەیەک یاخود کە سوکاری شەهیدێک بتوانێت کە بەڕاستی تێیدا ئاسوودە بێت. ئەو نیعمەتە گەورانەی کە خوای گەورە بە کوردستانی داوە، بۆچی ئێمە وەکو ئەوترێت بەدەستی خۆمان بیشێوێنین؟ چی بکرێت؟ ئەمە تایتڵی پانۆڕامای ئەم شەوە لەگەڵ زۆر بەڕێز ئاری هەرسیە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لاڵەبجە و سلێمانی. کاگاری بەخێر بێت. سوپاس. لەوە دەست پێ بکەم، یعنی پارتی دموکراتی کوردستان حزبێکی کۆن و دێرینی هەرێمی کوردستانە، هاوشان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە. مەسەلەن ڕەنگە خۆت شایەتی ئەوە بدەیت کە چوار پێشمەرگەی یەکێتی هاتە خوارەوە فەیلقێکی بەعسیان مەسەلەن ئەخستە ئینزارەوە. ئێستا بۆ یەکێتی و پارتی کەوتونەتە بەرنەشتەری ڕەخنە، خەڵکی خۆشیان لیان نیگەرانە. ئەبێت چی بکەن بۆ ئەوەی ئەم دەستکەوتانە ئەو مێژووە و پڕسەروەریە ببەنە کەنارێکی ئارام؟ بەڵێ زۆر سپاس. خۆی ئەو پرسیاری تۆ یان دوو پرسیار بوو. بێگومان یەکەم بۆچی جاران مەفرەزێکی پێشمەرگەی توانی فەیلقێ بخاتە لەرزە؟ لەبەر ئەوەی کە ئێمە لەسەر حەق بووین، لەبەرەوەی ئێمە لە سەنگەری تاکۆشیکردن لە مافەڕەوەکانی میلەتێک و پاراستی سەروەری هی نیشتیمانێک ئەومانە کرد. ئێمە لە شەڕی مان و نەمانە بووین، یعنی هیچ عیلاجێک نەبوو، ئەوان داگیرکەر بوون. ئێمە ماڵی خۆمانە پاراست. بۆیە هەمیشە لە تاریخە بڵێن ئەو قووەتەی کە ماڵی خۆی پارێزێ و شەڕی مان و نەمانەکە مەبدەئیە، بۆیە بەهێزترا. ئەمە بەشێکی. بۆچی ئێستا وایە؟ لەبەرەوەی ئێمە نەمانتوانیوە دووشت بکەین. یەکەم نەمانتوانیوە یەکڕێزی خۆمان بپارێزیم کە بە قەنەعەتی من یعنی تەنیا بڵێن کەرەسەیەک بۆ سەرکەوتن لە حکومڕانی لە هەرێمی کوردستان جگە لە یەکڕێزی هیچ شتێکتر نییە و بە تایبەتی یەکڕێزیەکە مەبەستم نێوانی یەکێتی و پارتیە. ئەجا ئەو جوابەکەی. زۆر باش. کەواتە کاگاری لەو ماوەیە ڕەخنە و نیگەرانی زۆر هەیە. باشترین ڕێگە چارەسەر لە بەردەمی یەکێتی و پارتی چییە بۆ ئەوەی مەسەل ئاخر ئەزانی کاکزانە ڕەخنا ینی خۆ ئەمە ئازادی ڕادەربڕینی هەموو کەسی حەقی خۆی ڕەخنە بگرێ. حکوومەتی خەڵکە، بۆیە خەڵک حەقی خۆیەتی زۆر تووڕەش بێ لێ ڕەخنەشی لێ بکرێ لەبەری خۆیەتی. ئەی بۆ لە حکوومەتی فەڕەنسا تووڕە نابێ لەبەری خۆی نییە. بەڵام هەندێک شت هەیە بە ینی بە سەراحەت قسەی لەسەر بکەین. خەڵک چێیە؟ ئینسانە بێ و پرسیارە لە خۆی بکە. خەڵک ئەگەر دابەشی بکەی بە هەژماری یا ژماری ئەو کەسانی کە سیمپاتیزانت یا هەواداری یە حیزبەکانن، یەشێتی بە بەشی خۆی بەشێکی بەرەکەوێ. ئێمە وەکو پارتی خەڵکمان بەرەکەوێ، یەکگرتو بەریەکەوێ، کۆمەڵ بەریەکەوێ، سۆشالیست بەریەکەوێ، حیزبی شیوعی و خەڵکی تر. ئەگەر بە زۆرینە و کەمینە حسابیکەی هەتا ئەم کابینەی پێشوش زۆرینەی ئەم حیزبانە بەیەکەوە لە حکوما بووین. کەواتە زۆرینەی سیمپاتیزانت یا هەوادارانی حیزبەکان لەگەڵ حکومەت بوون، خۆیان دەنجیان پێداوە، حکومەتی خۆیان بووە. ئەگەر لە ئێستاشە سەیریکەی، یعنی من هەر هەمان مقارنە ئەەکەم. ئەگەر یەکێک موچەکەی دوا بکەوێ ناڕازی بێ و تووڕەوێ حەقی خۆیەتی. بەڵام هەندێک مەسائلی تر هەیە ئەمە لە پرۆسێسا چاکە بێت و ئەبێت ئینسان بە وجدانەوە
یعنی بڕیاری لەسەر بە مەسەلەی بڕووبوونەوەی گەندەڵی مەسەلە وەکو چۆن لە ئیتالیا بە پرۆسێسەر ڕوا لێرەش بە پرۆسێسەر ڕوا لە ئێران بە پرۆسێسەر هەنگاوی بۆنراوە هەنگاوی بۆ ئەندرێت لە یازال بەڵێ هەنگاوی بۆنراوە هەنگاویشی بۆ ئەندرێت بەڵام ویستم ئەوە بڵێم وەکو چۆن ئەگەر حکوومەتی جمهوری ئیسلامی ئێران بێ چاکسازی بکە بە شەو ڕۆژە ناتوانێت بیکە ئەگەر بێ دژایەتی گەندەڵی بکا لە ئێرانە و بنەبڕی بکە ناتوانێت بە شەو ڕۆژە بیکە جمهوری ئیسلامی ئێران 43 ساڵە لەسەر حکومە هەتا ئێستا توانیوێتی کێشەی مەوادی هۆشبەر لە وڵاتەکە چارەسەر بکە نەیتوانیوە مافیای مەوادی هۆشبەر هەر بە قوتن ئەم شتانە لە پرۆسێس ئاکرێت بەڵام ئەمەی کەوتم ئەنی هاوڵاتی حەقی خۆیەتی کە موچەکەی دواکەوت ئەگەر کارەبای باشی نەبێ ئەگەر ئاوی خواردنەوەی پاشی نەبێ ئەگەر خستەخانەکان باش نەبن ئەگەر مەکتەبەکان باش نەبن ڕێگەوبان باش نەبێ حەقی خۆیەتی گلەی بکە بەڵام کۆمەڵی خەڵک کە دێن سوء ئیستیفادە لەم خەمەی خەڵگەکەن لەم تووڕەبوونەی خەڵگەکەن بە عەقڵیەت و مێتۆدی پۆپۆلیستی ئەیانەوێت ئەم وڵاتە بشێوێنن یعنی وێرانی کەن لە گەنجی ئێمەی بگەێنن سەدام زۆر باشترە لەمانە بەستی ئێمەی شەتیە ئەمە خیانەتێکی ڕوونە و بە ڕۆژی ڕووناک ئەم دووشتا بێ لەکتری جیاب بکرێتەوە جارێکتر ئێڵێمەوە مامۆستایان یا پیشەوەران یا فەرمانبەران ڕەخنە ئەگرن تووڕەن لە حکوومەت داواکاریانی حەقخوایانە بەبێت سێودوو بەڵام ئەوانەی کە ئەیانەوێت سوء ئیستیفادە لە خەم و تووڕەبوونی خەڵک بکەن بۆ مەسلحەتی شەخسی ئەمە وەکو خیانەت وایە لەم وەزعەیە و بۆ ئوسلوبەی کە ئیکەن ئەلبەت هەموو خۆپشاندان و ناڕزایی و لە سۆشیال میدیا بۆ لە چەند ساڵی ڕابردووشە بەتایبەت لە ئێستاە ئەمە هەمووی بەتەواوەتی من وەکۆی بەڕێزت ئەندامی سەرکردایەتی پارتیت گەیشتۆ بە قیادەی هەرە باڵای پارتی دموکراتی کوردستانی پێویست بەوە کە هەندێک خۆپشاندان تەقەدانە لە دەرگاکەوە تا کێشەم هەیە هاوارێکە ناڵەیەکە نازێکە بەڕاستی قیادەی پارتی دموکراتی کوردستان ئەزانێت کە تەواوی ئەم کێشانەیە پۆلێنبەندی بۆ کراوە سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان هەموومان نازانێ بەڵام وەکو من جایتری ئەڵێمەوە تۆ لە وڵاتێکە کە حکومە کرد جارێ ئەوە نییە ئەو تۆ زۆر یانی تعبیرێکی زۆر جوانە بەکارهێنا ئەوەی کەوتە خۆی پرۆتێست یامانگرتن و مزاهرە ئەوەی لە دەرگاکەدایە هیناڵە خەبەرە بێتەوە من کەم و کوڕیم هەیە تووڕەم نازانم چیم ئەمانە ئەوە زۆر ڕاستە بەس کاکەزانە ئەم لە دەرگایانە قەتەواو نابێ بۆ لەبەری خواستی ئینسان شتێکی بەردەوامە یعنی بۆ نمونە معقول یەکێک بڵێ لە وڵاتەکانی ئەوروپا ئیتر مزاهرە نەماوە لەبێ ژیانی ئەوە خۆشە هیچ کێشیان نییە ئەوکەی قسەیە 6 مانگتر لەوانەیە مانگرتنی دروست بێ لە لەندەن یا لە پاریس یا لە ستۆکهۆڵم هەرچی هاتوچۆی ئەو شارەیە سڕی بکە لەوانەیە مەتارەکان دابخرێ بۆیە ئەم مەسلەی پرۆتێستە جارێ ئەمە شتێکی سروشتیە ئەمە شتێک نییە تایبەت بێ بە هەرێمی کوردستان و ئیتر لە هیچ شوێنێکی دنیا خەڵک نەمزارە بکە و نەمان بگرێ و نەما ئەمە هەیە لەبەرەوەی ئەم بەریەککەوتنە و تێک هەڵقژانی نێوان کۆمەڵگە یا گەل لەگەڵ حکوومەت ئەمە پرۆسێسە و شتێکی بەردەوامە ئەمانە پۆلێن کراوم جابسمەوە سەر هینە پرسیارەکەی تۆ لەلای حیزبی ئێمەمانە پۆلێن کراوە ئێمە لێ حاڵی بوون ئەو تیمەی ئێمە کە لە حکوومەتە ئەوە ئەرشی سەرشانێتی کە بە دوواداچوون بکە بۆ ئەو پۆلێنسازی کە باسی کرد ئێجا عیلاجیان بۆ بدۆزێتەوە بۆ بەڕێی من تا ئێستا لە چوارچێوەی قووەت و دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەشێکی عیلاقەی بە قووەتی مادیەوە هەیە یعنی ئەگەر سەدیان نەکرد بێ یعنی 100% نەبوو بێ شتی باش کراوە و پرۆسێسە هینە بەردەوامیشە دیسانەوە سەرڕێ هەموو ئەمانە من حەزەکەم یەک شتی تر هەمیشە بەبیر خۆمان بێنمەوە باش ئێمە دەوڵەت نین خەڵگەوەی بیرە چێ یعنی معاملەی ئێمە و فەڕەنسا وەکو یەکەکە ئێمە و تورکیا یا ئێمە و ئێرانی یا ئێمە و ئەمارات ئەوان هەموو دەوڵەتن ئێمە دەوڵەت نین ئێمە حرەکەیشی ئێمە ئەو تارانەی کە لە سلێمانی و هەولێرەوە هەڵەسن کە گەشتیاریان پێبیبن بۆ دەرەوەی وڵات یا ئەوانەی کە دێنەوە ئەبێ جارێ ئیجازەی بەغای پێبێ ئەنجا تارەکە بۆی هەیە لەم شاری سلێمانیە بنیشێتەوە یعنی تۆ ئەمەngە بەسرە ئەوەngە بڵین تەوق دراوی تۆ دەوڵەت نیت ئەمە بیر نەچێ باشە
کەواتە زۆر جار ئێستا گەیشتۆتە شوێنێک گەڵێ مەسەرەن ئەو دەسەڵاتە ڕاب ماڵدرێ هەر نەمێنێ ڕاپەڕین بکرێ چارەسەر بەس ڕاپەڕینە ئەمە دیوە پۆپۆلیستەکەیتیان هێشتا ناومێدبوونی خەڵکە بەگشتی ئەوەی کە بەڕێز وتت خەڵک چێ مەسەرەن بەسەر حیزبەکاندا دابەشت کرد ئەمە ئەکرێ بڵین ڕێیشی پۆپۆلیستی لە ناو هەندێک خەڵک یان بەڕاستی ناومێدیەکە گەیشتۆتەوە شوێنە ئەزانی لەگەڵ ڕێزم بە قەنەعەتی من ئەوە ڕێی خەڵک نییە ئەمە ڕێی مەجموعەیە کەسن کە یانێ وای پیشان بن کە من ڕێی خەڵکە ئەمانە مەجموعەیە خەڵکی هەلپەرستن ینی پۆپۆلیستن بۆ مەسلحەتی خۆیان ئەوانەیە ئەو بکەن باشە وەرە هەر بە شێوەیەکی خەیاڵی ئەین فانتازیە پێێنە بەر چاوی خۆ ئەوە ئێمۆیشێتی ڕاونراین لەم وڵاتە نەمەیە ئەم ئەفەندیانەی کە درۆ بۆ خەڵکی کوردستانەکەن کە هەڵیانە خەڵەتێنن کە خۆڵەکەنە چاویانەوە ئەیانەوەی چێ بێنن بیکەن بە حاکمی کوردستان چوار عەرەبی پێپەتی بهێنن بیکەن بە ساحەبی ئەم وڵاتە جارێکتر بگەڕێنەوە بۆ زمانی بەعس جارێکتر بپارڕێنەوە بۆی زمانی کوردی لە مەکتەبەکانی کوردستان گرێکی و پارتی نەبێ ئەمانە هەمووی واری دەڕوەدا ئەزانی کاکزانە من ناڵێم ئێمەویشێتی زۆر مهمی بەڵام من کابراایەکم سیاسە دەکەم سیاست یعنی تەعاملکردن لەگەڵ واقع چه ئەفەندیەک هەیە لە دەوری ئەم مێزەی تۆ دابنیشێ و چۆن ئەتوانێت قەناعەت بە تۆ بکە کە بەدیلی یەکێتی و پارتی ئێستا هەیە لەکوێ هەیە نییە ئەمە حەقیقەتێکە لەوانەیە حەقیقەتێکی خۆش نەبێت بۆ ئەو کەسانی کە معجبن بە دیموکراسیەتی غەرب بەڵام ئەمە ڕاستیە یعنی ئێستا بەدیلی ئێمە و یەکێتی لەسەر ساحەی سیاسەتی هەرێمی کوردستان نییە ئەگەر ئێمە و یەکێتی لەسەر ساحەکە نەمێنین یەک بەدیل هەیە داگیرکەری عەرەبیەتەوە هەرێمی کوردستان ئەوانەشی کە حەزیان لەوەیە ئەو بۆ خۆیان ئەبن بەجاشی ئەوان تا ئەو ڕادێ و بۆ چوونە هەیە ینی ئەی بۆ خەڵک بۆ ئەو ترێککە ژانێکی خۆشگوزەران ئەگەر یەکێتی و پارتی نەبن ژانێکی خۆشگوزەران دابی نەکرێت کوردستانە بێ بە شامی شێری باش یەک پرسیار کاکە زانە من ینی با لەشتی بەسیتەوە دەست پێ بکەین خۆ بینەرانی هی ئەم کەناڵە بە ڕێزە ئەو بینێرە بە ڕێزانی کە ئێستا جویان لەم قسانی من و تۆیە خۆ هەمویان مێشکیان هەیە و هەمویان خاوەن ئەزبوون و خوێنەواریان هەیە و یعنی ئەگەر کام حکوومەت هەیە بتوانێت بێتە شوێنی پارتی وشێتی لەم وڵاتەیە بڵێ خەڵکی کوردستان من بماوەی 6 مانگ کارەبای 24 ساعتیتانێ بێ ئەبێسی هەرباز بێ بۆی ئەو بکە لەم کەم ئاویەی کە جیهان وە بە تایبەتی لە خەتی ئیستیوا یعنی بەرەو خوار بۆ نمونە خۆرهەڵاتی ناوەڕاست ئەم بێ ئاوەیە کە ئێرەی تایە بڵێ خەڵکینە من کارێکم نظامی دڵۆپە دانێن بۆ هەموو دارێکی ناوخاشی کوردستانە من فەنتازیا و خەیاڵیە من درۆکردنە لەگە خەڵک یا بڵێ من ئاوی کوردستان وای لەکەم وەکو بۆ نمونە نەمسایلەکەم بەلوعاکە بکەرەوە ئاوەکە بخۆرەوە لە کلز مەترسە لە مەوادی معدەنی مەترسە لە کلۆر مەترسە لەمانە مەترسە یا بڵێ 2 ساڵی تر من خەتێکی شەمەنەفرتان بۆ دروست دەکەم لە زاخۆوە هەتا خانەقین ئێخۆ خەڵک تۆزی عەقڵی هەیە ئێمە تۆزی عەقڵمان هەیە ئێمەش ئینسانین ئێمەش لە خۆمانە پرسین خەتێکی شەمەنەفەر لە زاخۆوە هەتا خانەقین ئایا تۆزانی چەنی تێچێ ئەو پارەیە لە قاسەکە تا هەیە نیتە ئەگەر ئێمە یەکێتی لەسەر ساحەی سیاسی نەمێنین زەحمەت دەبێت تۆم پارەیە لە شۆپەیاکەی قسەکە ئەوەی ئەڵێن یەکێتی و پارتی بەدەستەواژەی خەڵک ئەیدزن ئەگەر داهاتی هەرێمی کوردستان لەنەوەت لە هەموو شتێک بگەڕێتەوە خەزێنەی هەرێمی کوردستان ئەو خەزێنەیە بەشی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە ئەوە ڕاستیانە باشە کاکەزانە من گومانم لەوە نییە هەم سەرۆکی حکوومەت بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگرە بە ڕێزەکەی سەرکردایەتی پارتی شوێچێتیش هەمومان باش دەزانین کە گەندەڵی هەیە لە ناو پارتیا و لە ناوێشێتیا مەسئولینی ئێمە هەن هی هەردووکمان کە دەستیان پیسە بە گەندەڵی ئەمە ڕاستە ئێمە باسیەوە ناکەین وە ئینکاریش ناکەین بڵێ نەخێر نییە و شامی شەریف شتیوانە ئەوە ڕاستیە بەڵام من یان باشتر بڵێ بەرمیلێن نەوت لە بازاری جیهانی بە $100 وڵاتێکی وەکو نەرویج بڵێن نەوتی هەیە
ئەو بە $100 ئەتوانێت بیفرۆشێ. بەس ئایا هەرێمی کوردستان ئەتوانێت بە $100 نەوت بفرۆشێ؟ ناتوانێت. بۆچی ناتوانێت؟ سیرکە. یەکەم تەکنۆلۆژیای دەرهێنانی نەوتەکەمان نییە ئێمە. ئەم ئەفەنیانی کە نیازیان هەیە بێنە شوێنی ئێمەیشێتی ئەو تەکنۆلۆژیان هەیە؟ ئەمە یەک. دوو، کەرەسەی گواستنەوەی نەوتەکەیان هەیە، ئەمە نەرویز. بەس ئایا ئێمە هەمانە؟ ئایا ئەو ئەفەنیانی کە نیازیان هەیە بێنە شوێنی ئێمە ئەو کەرەسەیان هەیە؟ ئەو بازاڕەی کە ئەبێ بۆی پێیاکەی ئەمانە هەموو لە نرخی $100 کەمەکەنەوە کاکەزانە. یعنی ئەمە ئینسان پێویست ناکە هەندەسەی نەوتی تەواو کرد بێ و دکتۆرای هەبێت لە هەندەسەی نەوتا بۆی لەم شتانە تێبگا. ئێمە ئەو کاتەی کە نەوت لە بازاڕە بە $100 ئێمە بە $100 نایفرۆشین لەبەرەوەی ئێمە دەوڵەت نین، ئێمە تەکنۆلۆژیاکەمان نییە، ئێمە کەرەسەی گواستنەوەشمان نییە. ئەمانە هەمووی لە نرخی ئەو بەرمیلە کەمەکاتەوە. وای لێ دوای لێرە بۆ تۆ بڵێ من لە خۆم وێڵم تەمەنا باش 60 دەمێنێتەوە بۆ تۆ مەعاملە بە 60ەوە ئەەکەیت نەک بە $100. حساب لەسەر وەکو وەیە تۆ مەعاشەکە بڵێن $1000 1 ملیۆن دینارە. باش بەس کرێچیت ئەوە 300,000 ڕۆ ئەبێ پاری کارەبا بێت، ئەبێ پاری ئاو بیت، زەخیرەشی لێ حساب بکە ئەین خواردن ئەوەی کە ئەمێنێتەوە 300,000 تۆ بێ حساب لە 300,000 بکەی نەک ملیۆنێک، چونکە تۆ سابیتت هەیە. ئەبێ جارێ ئەوانە بی ئەنجا بڵێ منەوەم پارە هەیە. ناتوانانی بە خەڵک هەموو ڕۆژێ بە خەڵک بڵێ من ملیۆنێ دینار معاش من ها ملیۆنێک وەرەگریت، بەڵام ملیۆنەکە چەنی ئەمێنێتەوە ئەبێ ئاوا حسابی بکەیت. بۆیە ئەو ئەفەنیانەی کە ئەم درۆزلانە بۆ خەڵکی کوردستانەکەن و بەداخەوە هەندێک خەڵک لە سادەیی و لە دڵپاشی خۆیان بڕوان پێەکەن ئەم حساباتانە نازانن. ئەجینا ئێمە ناڵین گەندەڵی نییە، ئێمە ناڵین مەسئولینی ئێمە ویشێتی دەستیان تێکەڵ نەکردووە لەگەڵ هەندێک خەڵکی فاسیدا بەڵێ وایە، بەڵام ئەم ڕاستێشەیە. باش بەڵام ئایا یەکێتی و پارتیا حکومڕانی هەرێمی کوردستان بەڕێی کاکاری دەستەوەستانە لە بەرامبەر و گەندەڵانە لە بەرامبەر و فاسدانەی کە دەستیان لەگەڵ یەکترا تێکەڵاو کردو حتا گەر سیاسیەکانیشی تیابێت لە هەردوولا؟ هەندێک جار ئینسان ئەو ئینتیباع وەرگێت کە بەڵێ ئەو قسەیە ڕاستە، یانی دەستەوەستانە بەڵێ هەندێک جار ڕاستە. ئەجینا بە ئێمە و بە یەشێتی دوو حزبی بە قووەت جگە لە دەسەڵاتی سیاسی ئێمە دەسەڵاتی عسکەریشمان هەیە، وایە؟ بەڵێ دەسەڵاتی ئەمنیمان هەیە. معقولە ئێمە بە 3-4 گەندەڵ لە ناو حیزبەکانی خۆمانە نەوێرین؟ معقولە نەتوانین لە ڕێی داواکاری گشتی و مەحکەمەوە ئەمانە سزای توندیان بین؟ گەندەڵی ڕۆ نەچۆتە تەواوی جومگەکانی هەرێمی کوردستانەوە یان بەش بەشە، یان بووە بە کولتوریکی حکومڕانی؟ قەناعەتی من گەندەڵی بووە بە نەخۆشیەکی ئاڵۆس ینی کۆمپلیکیتد. وەکو چۆن ئەگەر سیر بکەیت لە ساڵی تۆ بڵێ 60ەکانەوە بۆ دواوە هەتا کۆتایی 80ەکان ها لەوانی بڵێ منەوەتەکان سێری وڵاتێکی وەکو ئیتالیاکە کێشەی گەندەڵی زۆر ئاڵۆز بوو، یعنی هەتا مەسەلە داواکاری گشتی هەبوو کە گەندەڵ بوو، حاکم هەبوو گەندەڵ بوو. ئەجا پاکردنەوەی ئەمە کاتی ئەوێ، یعنی ئەمە شتێک نییە ڕاستە کاتی کاکاری، بەڵام ئیرادە هەیە لە ئیرادە هەیە، بەڵام ئەمە نییە مەسرور بەرزانی یا قوبات تاڵەبانی ڕێنمایەک دەرکە یا فرمایە دەرکایت لە سپێنەوە یعنی مشکلی گەندەڵی نەما بێ لە کوردستان، چونکە سیرکە و ئاڵۆزەکە لەکوێیە؟ من حەزەکەم باسیەوەش بکەم سەلامانەی خەڵک پرسی باشە بۆ ئاڵۆزە. ئەمە کاتێک ئاڵۆزە بێ کە ببێ بە تۆڕێکی گەندەڵی، یعنی تۆڕێکی بازرگانی. ئێستا تۆڕەکە هەیە، ئەیخۆ تۆ تۆڕێک ناتوانانی بە سویچێک بیکوژێنیتەوە، ئەبێ دەردی بە فارسیاڵین یەکی ئەبێ یەکەیەکە، یعنی تۆ ئەبێ زۆر بە سەلیقەشە بێ ئەمە بکەیت. بۆ چونکە مەوەکو ڕۆمانەیەک وایە بڵێن هینەکەی دەرهاتووە ئەڵلقەکەی دەرهاتووە، ئەگەر زۆر بە سەلیقە تەعاملی لەگەڵ نەکەی بە دەموچاوی خۆت هاتەقێتەوە. ئەبێ بە حاڵەتێکی فەوزا و بڵێن ئەنارشیست لە کۆمەلگایە دروستەکە، وای لێت ئەو تۆڕە گەندەڵیە بیر لە بەدیل ئەکاتەوە بۆ مانەوە. یعنی چی؟ بۆ نمونە حیزبی سیاسی دروستەکە، بۆ نمونە میلیشیا دروستەکە. ئەو کاتە
یەکێتی و پارتی ئەوە ئەزان لانی کەم پارتی دموکراتی کوردستان ئەوە ئەزانێت کە بەڕاستی ئەبێ ئەمە چاکرێەوە ئەم نیگەرانیان هەیە ئەو تۆڕ ئالۆزە گەندەڵیە هەیە ینی ئەبێ هەنگاو ستێپ یەکی کاری لەسەر بکە نا باشتی پێ بڵێم ئەی من هەرچەنە گەروا بڵێم بە قەنەعەتی من شمولی یەکێتیژەکە ئەمە بەسی ئەمە نییە بەڵام وەکو پارتی ئێمە ئەگەر ئەو ڕاستیە نەزانین کە بە بنبڕکردنی گەندەڵی یا باوا بڵێم بە ژوێنەدان بە گەندەڵی ئەگەر ئەو ڕاستیە نەزانین ئەم وڵاتە وێرانە بێ معناوی هیچ لە سیاست فێر نەبووین ئەگەر ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئاگامان لەو نەبێ ئەوە هیچ ئێمە باش ێزانین ئێمە خۆمان هەڵ ناخەڵتین ڕاستیەکە ئەڵێن کاکە هەیە ئەمە تۆڕێکیشە شتێکی ئاسان نییە لە زاخۆ تا خانەقین هەیە لەوانەیە عیلاقەی لەگەڵ هەنێ مافیا و نازانم چی دەری شەوای هەبێ لەوانەیە لەگەڵ خەڵکی گەندەڵی هی ئێران و توران و تورکیا و نازانم چۆش هینیان هەبێ ئێمە ئەزانین ئەمە هەیە ئەشزانین ئەگەر بنەبڕینەکەین ئەبێ بە سەرەتان بۆ ئەم کۆمەڵگەیە لە پێش هەموو کەسێکە خۆمانەکوژێ وەکو حیزبی سیاسی ئەمە ڕاستیەکە باش ئەگەر گەنجێک بێتە بەردەمی کاگاری پرسیار بکە بڵێ کاگاری دەی باشەوە من ناچم بە دوای پۆپۆلیستەکان ناچم بە دوای کۆمەڵی خەڵک کۆم کە یانەوێ مەسەلەن وەکو بەڕێزت وتت حکمی عەرەب بێننەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام لە ماوەی ڕابردووە چی کراوە حکوومەتی یەکێتی و پارتی چیان کردووە مەسەلەن چی پێڵێ بۆ ئەوەی گەندەڵی کەم بێتەوە بۆی ژیانی من باش بێ بۆی معاشی من بێ بۆی ئاوم هەبێ کارەبام هەبێ منەڵم بڕۆ سەر بۆ نمونای بۆ نمونەیە بڕۆ بۆ سەر سایتی وەزارەتی پلاندانە سەیری ژمارە ئەو مەکتەبانێکە کە لە پێش 2023 لە هەرێمی کوردستان هەبوون و مقارنەی کە بە ژمارەی ئەو مەکتەبانی کە ئێستا هەن ژمارەی خەستەخانەکان ئەندازەی بڵین کارەبا بە مێگاوات لە 2023 بۆ ئێستا بڕۆ سەیریکە ژمارەی بەنداوەکان بڕۆ مقانە هەردووکی مقارنەکان ژمارەی جووتسایدەکان ژمارەی هیچ تونێلەکان ژمارەی زانکۆکان ژمارەی ئەو کەسانی کە دامەزراون بەس خۆی مشکلەکە لەکوێ کاکزانە نەزڕەی خەڵک لای ئێمە کامەش خەتای ئێمەیشەتیە ئەو خەتای ئێمەیشەتیە نەزڕەی خەڵک بۆ حکمڕانی یا بۆ حکوومەت غەڵەتەکە لەویایە بۆ نمونە خەڵک لە کوردستان پێی وایە بێ هەر تۆ تەخەڕوج کرێ هەر تەخەڕوج کرێک سەر بێ دامەزرەی ئێلەی ژووی نیاوە نییە بەڵام خۆ دەبێت دەرفەتی کار بڕەخسێ لە ئەمان مۆزۆیترا ئەمە تەواوە ئەمەی تۆێڵی باش ئەگەر گلەیی بکەی لە حکوومەت بڵێ بۆ هەلی کار ناڕەخسێنێ ئەمە ڕاستە ئەمە منطقیە ئەمە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە بڵێ هەرچی تەخەڕوجی کرە بێ یەکسەر دامەزرێ لای حکوومەت ئێکاشی برا وەرە سەیری میزانیە حکوومەتکە بابە لە ئێران لە تورکیا من نمونەی تورکیا و ئێران بۆیە زوێن دراوسیانن بڕۆ لیان پرسن بزانە ئایا شتی وا هەیە لەوێ کە تۆ هەر تەخەڕوجی کرد ئیتر حکوومەت یەک عەقدیاوی تێتێتی کاکە زانە تۆ کە تەخەڕوجی کرد 100% گەرانتی من بەیانی تعینە دەکەم شتی وانە لە دنیا ئەمە ئەو بەڵام ئەوەی تۆ ئەوەی کاڵەی بۆ نمونە کارگە هەبێ بۆ نمونە بە شێوەیە کەرتی تایبەت پەرەیسێن بێ کە هەلیکار بڕاستێنێ بۆ گەنجەکانەوە هەیە ڕاستە بەس من یەک پرسیارەکەم ئەوە لەسەر ئیشکردن یعنی لەسەر هەریکار من ماڵم لە سیتەکە باش وەرە سەیریکە بەس لە سیتەک شوێنی ترنا بزانە چەند کوردی ئێران و چەند کوردی ئاوارەی سووریا لەم سیتەکەی ئێمە ئیژەکەن هەر بە ژمارە بێژمێرە هەڵێن هەلی کار نییە ئەوانە لە شوۆیژەکەن ئەخۆ لەمە ڕێخیش ناکەن ئەم هەموو فلیپینی و بەنگلادشی و نازانم چی و ئاوارەکانی سووریا و کوردی ئێران و کوردی تورکیا بڕە سەیریکە نەکرد لە هەولێر دووەک یانی لێرەش ژمارەکە کۆکەرەوە بزانە چەند شوێنی ئیش ئەکات بە هەزاران شوێنی ئیشە ئێمە نایکەین بەشێک لە ئێمە خۆمان ئەوەندە لوت بەرزین خۆمان ئەوەنە پێ مهمە ئەڵێ منەویشە ناکەم بەس کوردی سووریا پێ عیب نییە ئیش بکە لەبەری ئەزانێ ئیشکردن حرەکەیەکە کرامەتی ئینسانە پارێزێ باش کاگاری شتێکی تر هەیە طبقەیەک دروست بووە مەسەلەن ئالۆزیشی دەرونیش لای گەنج دروست بوو مەسەلەن گەنجێک سەیرەکە کوڕی هەژارێکە کوڕی مامۆستایەکە کوڕی پێشمەرگەیەکی دێرینە کوڕە شەهیدێکە تەنانەت لێیەکێتی شو لە پارتیش بەڵام سەیرەکە کوڕە بەرپرسێک لە ناو پارتی ناوێکێتی
هەر ڕۆژە بە سیارێک هەر ڕۆژە بە ئاوێکە بێ کاک شکر بۆ کاگاری بە برادران بڵێ سوپاس دەکەم هەر ڕۆژە بە سیارێک هەر ڕۆژەی لە وڵاتێک هەر ڕۆژەی بە جلوبەرگێک ئەویش سیرەکات یعنی بێت داوای لە دایکی بکە لە باوکە کرێکارەکەی بکە پارەوەرگێ بەڕاستی مەش گرفت نییە ئەم جیاوازە تەبقەیە مەسەلەن بۆ کوڕە بەرپرسێکی یەکێتی کوڕە بەرپرسێکی پارتی ژیانی بەتەواوی فەراهەم بێ هیچی نەکردو خۆی ئەگەر باوکیشی قارەما بوو بێت تێکۆشتر بێ بەڵام ئەم کوڕە ژەر باوکی پێشمەرگە بۆ و لەبەرەوەی نەبوو بە بەرپرس ئاوا بژی ئەزانی ئەجا کاکە زانە ئەوە ئەرچی ئەو باوکەیە یا ئەو دایکە لەبەری ئێرە کۆمەڵگەیکی پیاو سالاریە من بۆ یاڵم باوک بەستم خوانە خواستم بەسمەوە نییە کە ئافرەت بە دەرەجەی دوو بێ وکە هاوڵاتی بەڵام ئێرە کۆمەڵگەیشی تا ڕادێک پیاو سالاری یعنی هی پیاو سالاری و معناوێت دەسەڵات لای پیاوە بەڵێ ئەو باوکەی ئەو پیاوەی کە خۆی پێشمەرگە و شۆڕش جێر بووە باش کە ینی بڵین کەرامەتی میلەتی خۆی پاراستووە بەڵام ئێستا ناتوانێت کۆنتترۆڵی مناڵەکەی بۆ نۆع بکە حەزی لێ مناڵەکەی ئەدەبسز دەرچێ ئەوە وەکوۆیە هەموو پێشمەرگایەتی و شۆڕش و ئەو کوردایەتی کە کردوێتی بەدەستی خۆی بیخاتە ناو تەنەکەی خۆڵەوە هیچ بایەخێک هیچ ڕێزێک هیچ احترامێک بۆ ڕابردووی خۆی نایڵێتەوە ئەژینا دیسانەوە بۆ یاڵم باوک لەبەری کۆمەڵگە پیاو سالاریە ژینا مەبستم هەرکەمکردنەوە نییە ینی ئەکی دایک خزمەتی زیاتری مادووبوونی زیاتر ڕاستە بەڵام دەسەڵاتەکان لای پیاوە بەڵێ بە قەنەعەتی من هەر پیاوێک ئەگەر نیشتیمان پەروەر سیاست ئەوانەی کە سیاست دەکەن لەبەی تۆ پارتی وشێتی بێگومان یان مەسوولەکانی پارتی وشێتی ئەو مەسوولانی ئێمە وشێتی ئەو قسەی خەڵکەوە بەرپرسێکی و پارتی ئاوبژی من ئاوبژی ڕاست باوکیم نیش لە شاخ بووە ڕاست هەر مەسوولێکی پارتی وشێتی ئەگەر ئەمەنە نەفسیەتی نزم بێ بیری چوو بێتەوە بۆچی چوە شاخ بۆ پێڵاوی لاسیشی لە پیا بوو بۆ هەورازی بڕی بۆ ناچار بوو خەڵک بکوژێ لە پێناوی پاراستنی سەروەری وڵاتەکەی ئێستاش بیری بچێتەوە مناڵی خەڵکیش حەزی لە جلی مارکە و لە سیارەی گران و لە سەفەری ئەوروپا و لەمانەیە ئەویش نەفسی هەیە چۆن ئەمانەی بیر بچێتەوە جارشتر ئێڵێمەوە وەکو ئەوەی هەموو خزمەت و پێشمەرگایەتەکەی سفر کرابێتەوە بەدەستی خۆی بیخاتە ناو تەنەکەی زەبڵەوە بۆیە ئەو کەسانی ئەو مەسوولانی پارتیوشێتی کە بەم نەوعە تەسەڕوفەکەن یعنی مەسافەیان لە خەڵک ئەمەنگە دوورە وەکو ئێرە و یعنی بڵێن ئەستێرەکان وایە ئەمانە چیدی ناتوانن نە نازی کوردایەتی نە پۆزی پێشمەرگایەتی بەسەر هیچ کەسێکا لێبن ئەمانن کە پارتیوشێتی ناشرین نەکەن ئەمانن کە خەڵک تووڕاکەن چۆن لەناو پارتیا ئێوەش ئازاری پێچێژن هەن مەسەلەن کوڕی بەرپرسەکان بەسەر لە ماوەی ڕابردوو لە کاک سعدیم پرسی مەسەلەن بۆچی کوڕە بەرپرسی یەکێتی هەبێ بەو شێوە بێ کوڕە شەهیدی یەکێتی شەبێ بەو شێوە ناو پارتیشە هەن مەسەلەن کوڕە شەهیدی پارتی کوڕە تێکۆشەری پارتی ئێوە ئازاری پێ بچێژن کە بێ مقارنێک خۆی ئەو دەردەدڵیتان لا بکە من هەر لەم شارە من لە تۆزێک خۆم بە خەڵکی گەڕێکی شەهیدانی ئازادی سلێمانیە زانم و زۆربەی ئەو برادرانی کە مڵی خەڵکی ئەو گەڕەکان کە ئەگەر نەڵێم هەمووی زۆربەی زۆری باوکی خۆی نەبینیوە هەمووی باوکیان لە شەسەکانە شەهید بووین لە شۆڕشی ئەیلولا ئێستانەوەی شەهید هەیە ماڵی لە سیتەکە ماڵی لە گەڕەکی خەباتە لە سلێمانی یعنی لە گەڕەکە هەژار نشینەکانە ژین کوڕی شەهیدە شەهیدی قارەمان شەهیدی قارەمان نەوەی ئەو شەهیدە یعنی کچ و کوڕی ئەو کوڕی کە ڕەفیقی منە ڕەفیقی مناڵیمە لە وەزعێک کاژی کە ئینسان هەموو جارێک هەم تووڕا بێت لە هەنێک لە مەسوولینی خۆمان هەم دڵی پڕەبێ هەردووشی بەڵێ لە ناو پارتیا مناڵی هەنێ مەسوول هەیە لە ناو لۆکەیە گەورابێ و بە دەردی خۆوتە ئەم سایرە گرانانی من ناوەکانی نازانم ئەمانیان بۆ کڕن و لەوانەی باوشی ئەوەی پارە هەبێ جیازیشی بۆ کڕی بێ ئەمنێ جنسیاکردن بە ئارەزوی خۆی هەر کاتێ بێ بلی دەبڕێسوای تارە بێ باڵێ چۆن نییە لە ناو پارتی دیموکراتی کوردستان ئەمە هەیە کە بووە ڕەنگە زۆر جار ئەو ترێکاگاری مەسەلەن کوڕە شەهیدێک گەڵێ لە دوای ڕاپەڕین کابرا تا ڕاپەڕین
کەسێکی جاش بووە خەفیفە بۆ چوزان شەڕی پێشمەرگەی کردووە ئێستا بۆ بە پارتی بۆ بەیەکێتی ئێستا کورفێکونە بەڵام کوڕک ئەوەی تۆ باسێکی لە 60ەکان لە هەفتاکان لە شتاکان باوت شەید بووە بە لە فەفرۆشی بژی کار چەندە شانازیە لە فەفرۆشی هەموو شتێک شانازی و شەرەفە بۆ ئینسان بژی بەڵام ئەڵێ بۆ من باوکم شەهید بوو لە پێناو کوردستانە کوڕە جاشێکیش ئاوا بژی ئەنی ئەمانە پێدوانی ئەمانە گرێ سەرەتانەکانە ئاڵۆزیەکەی بەتاکید ئەزانی یەکشت پێ بڵێم ئێمە هەر ئەمڕۆ لە بارگای خۆمان لە ئەنجومەی سەرکردایەتی لە ژوورەکەی خۆمان دانیشتبوون بۆ خۆمان لەگەڵ هەنێک لە هەواڵەکان قسەمانە کرد یەکێک لە هەواڵەکان ینی بۆ تاکیدکردنەوە لە قسەکەی تۆ بەڵێ وتی وڵی پیا هەنێ جارەگاتە و قەنەعاتەی ئێمە بیعقڵ بووین یا باوکو ئەمانەمان بیعقڵ بوون حەق بوو ماوەیە جاش بن ئێستا وەزعمان زۆر باشە بوو ئەنجا ئەمە ئەو سەرەتاریە کە تۆ بازیەکەی مەسەلا معقولە کابرایە باوکو باپیری جاش بووە ئەنواع امتیازاتی هەیە هەتا پلەی حیزبی لە ناویشێتیشون ناو پارتیشە پلەی حیزبی لە پلەی گەنجێکی خوێندەواری دڵسۆزی مۆدێرن هەم پلەی زیاترە هەم ئیمتیازی زیاترە هەم موچەکەی زیاترە خەمە معقول نییە اینجا بۆیە ئەچمەوە سەر لوبی بابەتەکە کە ئەوەی کە ناڕزای گەورەکەی دروست کردووە عەدالەتی گەورەکەیە بەڵێ ئەو ناعەدالەتی گەورەیە ئێمە توانین عیلاجیکەین بەچی چونکە ئێمە دەسەڵاتمان هەیە و بەچی ئەتوانین بیکەین بەوەی کە ئیجرعات بکەین ئەبێ ئیجرعات بکەین ئەبێ دڵی خەڵک بێشێنین ئەبێ سڵ نەکەینەوە لەوەی ئەمە سەر بە فڵان عەشیرەتەوە هین عاجز دەبێت جا عاجز دەبێت چاوی دەرێ یان چییە ئەگەر ئەو عاجز بوو ئیتر کەعبەکە جەبێ ئەوە نییە نیوەی خەڵکی کوردستان تا عاجز کردو بەشێکی زۆرتان عاجز کردووە تۆ ئەو عاجزکە هەموو کوردستان لێ ڕازیە بێ خوا لێ ڕازیە بێ ئەنجا بۆیە ئێمە کەم تەرخەمین بەرامبەر ماڵی شەهید ئەو وەکو پێویست ئێمە ئیشمان بۆ نەکردوون ڕاستە لە بری ئەوە مەجموعەیە خەڵک کە باوکی دایشی نازانم چی بەعسی بووە ئێستا پلەی باشی هەیە هەم لە ناو پارتی هەم ناویشەتی مناڵ ژماریان زۆرە بەڵام هەیە خەڵک ئەیبینی ئەمە ئەکا بە نمونەی گەورە نە ڕاستە بۆیە ئەزانیم یەک شتی پێ بڵێم کاکەزانە مشکلە ئەوە نییە تۆ لە ناو حیزبەکە تا کەم و کوڕیت هەبێ ئەو قەیچەکە ڕۆدان ناو عیلەی شایە مشکلەکە کاتێکە خەتەرەکە کاتێکە کە تۆ نەزانی ئەم مشکلەیە هەیە خەتەرەکە کاتێکە کە مشکلەکە هەبێ و عیلاجی نەکەی ئەو کاتە خەتەرە ئەژینان مشتێکی تەبیعیە لە هەموو وڵاتی دنیا هەبووە یعنی ئێستا زەمان من ئەزانم لەبەی من لێران ژیاوم خەڵک هەبووە لە دوای ئینقلابی 79 یعنی بڵێن شۆڕشی ئێران لە دوای ساڵی 79 لە مؤسساتی ساواک و ئەمانە مۆزەف بووە لە دایرەی بۆ نمونە لە فرودگای میهراباد یعنی لە مەتاری تاران بەڵام لەبەرەوەی هین اختصاسەکەی زۆر مهم بووە نەکوشتویانە نەماحکەمەیان کردووە وتویان لە شوێنی خۆ بمێرەوە پێویستیان بە پسپۆرەکەی هەبووە بەڵام فەزڵیان نەکردو بەسەر کەسێک لە شۆڕشی کۆماری ئەوەیە مەسەلە ئێمە ناڵین کۆنە جاش بێنە هەمووی لە بەردەرشی سراو لای قەڵای هەولێر هەمویان ڕەمیکە وا ناڵێن بەڵام ئەڵین کاکە فەزڵی مەیە بەسەر مناڵی شەهیدەکە بەسەر پێشمەرگەیەکە بەسەر شۆڕژێرەکە ئەوەی باش کەواتە کاگاری مەسەلەن ئێستا ماوەی ڕابردوو لە پەرلەمانی ئەنجومەی نوێنەرانی عێراق خۆپشاندانە بوو دیارە خۆپشاندانەکە ململانێکی سیاسیە دیسان بەکارهێنانی خەڵکە لە یەکلاکردنەوەی ململان سیاسی کە مێزی گفتوگۆ و ژووری گفتوگۆکان شکستیانە 2000 شەقام ئەجوڵێنن بەرامبەر یەکتر کۆمەڵە گەنجی کوردمان بینی ئەڵێمە هاتوین ئەگەر کەمیش بێ هەز ناکەی خەلەلێکی گەورە لە نیشتیمان سازی یەکێتی و پارتی کاکەزانە زۆر جار من و تۆ لە دەوری ئەم مێزە بێکەوە قسەمان کردووە لەسەر کێشەی یەکڕێزی بەڵێ ئەمەی کە ئەم نمونەی کە ئێستا هێناتەوە هۆکارەکەی خەتای گەورەی ئێمە ویشێتی نیشتیمانی کوردستانە ئێمە ویشێتی نیشتیمانی کوردستان لەبەر نەبوونی متمانە لە نێوانمانە نەمانتوانیەوە فەزایەکی کۆمەڵایەتی سیاسی سایکۆلۆجی لەم کۆمەلگایە دروستکەین کە خەڵک ئینتیمای بۆ نیشتیمان بەهێز بێ نەمانتوانیەوە بکەین ئەمەی کە من باسیەکەم عیبە نییە بەڵام عیبە ئەوەیە کە باسی نەکەی عیبەوەی کە چاچی نەکەی کاشی من مشکلەی گەورە ئێمە ویشێتی متمانە لە نێوانمانە دروست بێ بتوانین ئەم پەڕەیی کە 58 ساڵ کۆنە هەڵیینەوە بڵین با بچینە پەڕەیەکی سپی
ئەو شتانە عیلاجە بن لە هەموو میلەتێک ئەبم پرۆسانەیە تێپەڕیوە هەموو میلەتێ ئەوانەی کە دەوڵەتیان هەیە پیا تێپەڕیون اینجا چ جای یعنی میلەتێکی ژێردەستی وەکو ئێمە ئەمەی کە ئێڵەی یعنی داخێکی گەورەیە مەسەر کۆمەڵی گەنج بچێ بۆ بەغاوە بکە بەڵام کە ئەڵەی هۆکارەکەی ئەو ئێمەی شەتی هەموو ئەو پرسیارانەی کە لە بەڕێستم کرد لەو بارەوە لە تەفاسیلەکانی کە وەڵامت دایەوە ئەگەر بەشێکی زۆری ئەوانە چارەسەر بکرێ خەڵک بێشێتی و پارتی ئەڵێ با بڕوخێن و ڕابماڵڕێن ئەزانی کاکە باشتی پێ بڵم جارێ من بڕام بەوە نییە کە زۆرینەی خەڵکی کوردستان ئەڵێ خەڵک نەمت زۆرینە ئەگەر بەشێکی زۆری ئەمانە چارەسەر بکرێ ئەگەر وەکو کوڕی شەهیدێک وەکو کوڕی پێشمەرگەیەکی دێرین وەکو هاونیشتیمانەیە کە وڵاتی شێ نیشتیمانە بزانم فەرقم نییە یەکێتی و پارتی جەوێکیان بۆ فەراهەم ئەوانە بۆچی ئەچمەڵم بژی مختەدا بۆچی دێم دەستی عبادی و فلان ماچەکەم ئەگەر ئێمەی شێتی نیشتیمانی کوردستان ڕۆیای حکومڕانیمان هەبێ لە وڵاتە بۆ داهاتوو ئەبێ ئەوە بکەین کە تۆیڵێ ئەبێ عیلاج بدۆزینەوە بۆ ئەم مۆزوعانە یەک بە یەک بە سەلیقە لەسەر خۆ بە هەڵەشەی نا چونکە ئەمە نەخۆشیەک نییە بڵێ ئادێوە حەبە بخۆ چاگەبی ئەمە شتێ بە 24 ساعت چارەسەر ناکرێت بەڵام ئەبێ بە بەرنامە ئێمەی شێتی نیشتیمانی کوردستان عیلاج بۆ ئەم کێشانە بدۆزینەوە ئەگەر حەزمان لێ حکم بکەین ئەگەر حەزیشمان لێ نیە و مۆزۆشترە لە پەراوێزی ئەم گفتوگویانی باسی دۆخێرێمی کوردستان نیشتیمان سازیەکەین دۆخی ئێستا یەکێتی و پارتی چۆنە پەیوەندیەکی وەڵاشکور باشە ئەو کۆبوونەوەکان بەردەوامە و بەڵێ ڕاستە کە ئەمانە وردەکاری کۆبوونەوەکان نایەتە سەر شاشەی تەلەڤیزۆن کە شتێکی باشە بۆی کەس ناخونەی تێوە نەیە و هەوڵی تێکدانی نەیە یا هەندێک کەس هەواڵەکان بڵێن چاواشەنەکە نەبێ بە گوڵە بە ڕۆژەی سەر فەیسبوک و ئینستاگرام بەڵام زۆر باشە زۆر باشە و ئەمە بەردەوامە تەوان ئەتوانندرێ وردە ومێدی لەسەر هەڵچندرێ بۆ کۆی پرۆسەکە 100% فەرق لە نێوان سلێمانی هەولێر دەست بادان هەست بە دوو ئیدارەی کردن ئەوەیە ئەخە خۆی باشتی پێڵم ئەمەی کە تۆ پێڵی دەست بادان و جیاوازی بینی هەولێر و سلێمانی وی لە چی هاتووە لەو ناتەبایی بینی ئێمەی شەتی ئەگەر ئەوە دروست ببێت کە پرۆسەیەکی زۆر باش ڕۆشت و ئێمە لە گفتوگویاین تەوان لەگەڵی شێتیە ئەمە بڕوە ئەوانە هەمووی عیلاجە بن دو سەرنجی کاگاری خوایەوە تەناوەکەی چیتر خەڵک نەڵێ ئاوی خاچی گەوهەر و ئاوی کەوسەریان بۆ خۆیان برد و خاکی ناخۆش و ئەوشیان بۆ ئێمە جێشت ئەمە هەر بەردەوامە بیان چاکە بیشان نانە چاکە بێت چۆن باش زۆر سپاس بۆ بەڕێز ئاری هەرسین ئەندامی انجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە سپاس بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردنەوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە خواتان